سڵاوی خوای گەورەتان لێبێ. گەشتینە خزمەت فەرموودەی ژمارە 28. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم، وەڵا غەڵەتم کرد قوربان داوای لێ بنەوە، 2 3 11 18 بەناوی خوای گەورە و میهرەبان. سڵاوی خوای گەورەتان لێبێ بەڕێزان. سپاس بۆ خوا گەشتینە خزمەت فەرموودەی ژمارە 28. پێش ئەوەی کە بچینە خزمەت فەرموودەکە بیرتان نەخەمەوە، ئەکرێ عەزیەت بکێشن سەیری فەرموودەکانی ژمارە 2 ژمارە 3 ژمارە 13 لەگەڵ ژمارە 18 بکەن بۆ ئەوی جوانتر لە مانای ئەم فەرموودەیە تێبگەن. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە نێو کۆڕی هاوڵانی دانیشتووە و ئەفەرمێ: ئایا پێتان بڵێم خۆشەویستترینتان بۆ من کێیە و نزیکترینیشتان لە منەوە لە قیامەتدا کێیە؟ هاوڵان هەمویان بێدەنگ ئەبن، کشومات گوێ لەو پرسیارە سام ناکاگرن. ئەوێ کێ بێ هێندە لە پێغەمبەرەوە نزیک بێ لە دنیاە لە قیامەتی شاهێندە لایەوە دانیشێ؟ ئەو کەسە کی کە خۆشەویستترین کەسی پێغەمبەرە صلی الله عليه وسلم؟ کەس جوابی نەدایەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من 2 جار یان 3 جار هەمان فەرمایشتی فەرمووەوە، هەمان پرسیاری کردەوە. هاوڵان فەرمویان: بەڵێ، پێمان بڵێ یا ڕەسوول الله. فەرمووی: ئەحسەنوکم خولوقا، جوانترین و باشترین ئەخلاقەکانتان ئەو کەسانن کە من خۆشەویستیم بۆیان هەیە و ئەو کەسانەشن کە زۆرترین نزیکیان هەیە لە منەوە. بەڵێ، تەنانەت لە ناو مەجلیسی سەحابەکانیشە، ئەو سەحابانەی کە ئێمە خۆزگە ئەخوازین جارێک لە ژیانمانە دانەیەکیانمان ببینیە، ئەو مرۆڤە گەورانی کە هەموو ئومەتی ئیسلام قەرزاریانە، ئەوان لە ناو ئەوانیشدا باشترین و خۆشەویستترینیان لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کەسەیە کە ئەخلاقی بەرزترینە. بیرتان نەچێ ئەگەر پێغەمبەری خوا لە ژیان نبووایە صلی الله عليه وسلم، ئێمە خۆمان گوێمان لەو پرسیارە بووایە لە زمان و زاری پیرۆزیەوە، هەرگیز بەو شێوە سارد و سڕی کە ئێستا لەسەر لاپەڕێک و مەرەکەبێکە خوێنینەوە بەو شێوەیە لەگەڵیدا مامەڵەمان نەئەکرد. بیرکەنەوە پێغەمبەر لێت پرسێ: ئایازانی من کێم زۆر خۆشەوێ؟ کاتێ لە وەڵاما پێت ئەڵێ باشترین ئەخلاق، خاوەنی باشترین ئەخلاق، خۆشەویستترین کەسی منە لە دنیادا و نزیکترینیشمان لە قیامەتدا، بێگومان دوای ئەو ناتوانین سازش لە هیچ ئەخلاقێکی بەرز بکەین. دەی بێ زەحمەت بیرتان نەچێ لە قیامەتیشدا باشترین و خۆشترین و بەرزترین شوێنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، چونکە ئەو گەورەی هەموو مرۆڤایەتیە. ئەو کەسانی کە باشترین ئەخلاقیان هەیە زۆرترین نزیکیشیان لە پێغەمبەرەوە هەیە لەو ڕۆژە سامناک و سەختەدا. فەرموون با هەمومان بە هەموو هێزمانەوە باشترین ئەخلاق لە ژیانی خۆمان تا جێبەجێ بکەین. خوای گەورە پشت و پەنامان بێ لە ڕۆژی قیامەتیشدا لەو شوێنە خۆشەدا لە خزمەت پێغەمبەری خوا دابین. ئامین. السلام علیکم ورحمة الله.